سەرەتا لەشکەرکێشی دەوڵەتی تورکیا ئەرتەشی فاشیستی تورکیا بۆ سەر باشووری کوردستان بۆ سەر حەریمەکانی پاراستنی میدیا بۆ سەر بە گشتی بەڕاستی باشووری کوردستان شەرمەزار و محکوم یەکەم بەڕاستی بێ هەڵویستی و بێدەنگی لایەنە سیاسیەکان ئەگەڕێتەوە بۆ مەنافع و بەرژەوەندی ئێمە ئەبێنی کە بەڕاستی خەتی سەرۆ کاپۆ خەتی پەکەکە ئیدۆلۆژی پەکەکە ئیدۆلۆژیکی ڕزگاری خوازی گەلی کوردستانە لەبەر ئەوەیە ئەو هێزە سیاسیە لە بوو مەنافع بۆ دەسەڵات و بۆ بەرژەوەندی خۆیان کارەکەن بۆەیە لە چوارچەوەی سیاسەتەکانی دەوڵەتی تورکیا دەوڵەتی ئێرانە یا دەوڵەتە داگیرکەرەکانی زلهێزە لە چوارچەوەی ئەو سیاست لە هەڵسو و کەوتەکەن ئیمڕۆ ئەوێنین بەڕاستی لە باشووری کوردستانە دوو بنەماڵە قدرەتیان گرێسە دەست یعنی بە ئەو قدرەت خۆیانە و خەڵکییان حتا سەرکوت کردیە ئیمڕۆ ئەبینی کە لە باشووری کوردستانە بەتایبەت لەم ڕۆژانە کە واکەتێکانی ئەبینین لەشکەرکشی دەوڵەتی تورکیا بۆ سەر خاکی باشووری کوردستان ئەبینین یانی سەراحەتەن ئەبینین حتا پارتی دموکراتی کوردستان بەخۆی بە پێشمەرگەکانیانە بە مەسئولیەکانیانە ینی پێشەنگایەتی ئەکەن یانی بە شێوەی مەشروعیەتیان داسە دەوڵەتی تورکیا بە هێرشی دەوڵەتی تورکیا و خەریکن لە بەریانەوە تێن و هەر شوێنێکیان پێ نیشانە دەن و ڕێنماییانەکەن و مەشروعیەتیان داسە ئەو هێرشە لە مەشروعیەتیان داسە ئەو بمبارانکردنەکە واکەدی مناتقی یانێکانی ناو گوندە لە ناو باخ و ڕز و نازانم خەڵکە لە بینەچێ ژن و منداڵی خەڵکە لە بینەچێ بێدەنگن بەڕاستی بێدەنگن یانێ هەموو ئەو بێدەنگێلە تێن بە شێوەیەک ئەخەنە ئۆحدەی حرەکەتی ئازادی کوردستان ئەڵێن مەسەر خەتاکە لە ئەوە بەڵام ئێمە ئەبینین یانی هەر ئینسانێکی کورد هەر ئینسانێکی ئازادی خواز ئەوێنێ کە حرەکەتی پەکەکە لە ناو کوردستانە حرەکەتێکی ڕزگاری خوازی گەلی کوردستانە کە بۆ بەرژەوەندی گەلی کورد بۆ پاراستنی کوردستان تێکوشان و خەباتەکە بۆیە یانێکانی هەر کەسی وا منافعی حزبایەتی منافعی شخصی خۆی لە بەرچاو ئەگرێت و لە نەزەرا ئەگرێت دژایەتی ئەو تەفگەراکە دژایەتی ئەو فکرێتاکە دژایەتی ئەو ئیدۆلۆژیاکات خەڵک پێویستە یانێ مۆزعی خۆی بە شێوەیەکی جدی بگرێت ئەمڕۆ یانێک خەتێک ئازادی ڕۆشن و مشەخەسە خەتێکی خەیانەت مشەخەسە یعنی خەڵک بە تێگەیشتنی خۆی بە باوەڕی خۆی بە هێزی خۆی یعنی خۆی بەخاونی ئەم خاکە بزانێت خۆی بەخاونی شەهیدان بزانێت خۆی بەخاونی هەموو ئەرزش و دەستکەوتەرێکەوە لە ناو کوردستانە هەیە بزانێت و بێدەنگ نەبێت یعنی دەنگی خۆی بەرزەوە بکاتەوە بەرامبەر هەر سیاسەتی ئەو حزبانە سیاسەتی ئەوانە کە واکەدی مەشروعیت ئەدەن هێرشەکانی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر ئەو هێرش و داگیرکاری دەوڵەتی تورکیا بمبارانەکانی دەوڵەتی تورکیا نازانم بە شێوالێکی سەرواز و نازانم ئەسکەرەوانە تێرێت ناو باشووری کوردستان و هێرشکاریەکە و قەتڵ عامەکاتوانە پێویستە یعنی بە دەنگێکی منسەجم بە یەکگرتوویەکی باش یعنی دڵی دەنگی خۆیان هین کرد بێنە شەقام یعنی حتا پێویستەکە بڕونە شاخەکانیش کۆ ببنە و ئیجازە نەدەن کە هێرش و داگیرکاری دەوڵەتی تورکیا لەوە فراوانتر بێت و بەری بگرن ئەو لشکرکێشیی دەوڵەتی تورکی داگیر کرد کە کردیۆتە سەر باشووری کوردستان ڕوسیا و شەرمەزاری دەکەم بە توندی دانەی دەکەم بە نەعلەتی دەکەم هەروەها ئەو هێرشەی کە جەمهوری نائیسلامی کۆماری سێدارە کردیە سەر ئاسۆس و ئەو شوێنانەی کە پێویست نییە هێرشی بکاتە سەرێ هێرشی کردوونە سەرێ ئەوانیش ڕوسیا و شەرمەزار دەکەم بە توندی ئیدانەیان دەکەم ئەو لە هەر چوارلاوە هێرشیان کردوتە سەرگەلی کورد و ئەو هێرشە ئەگەر بڵێن بۆ سەر گریلەیە بۆ سەر گریلانی ڕاست ناکەن بۆ سەرگەلی کووردە بۆ سەر هەر چوار پارچەی کوردستانە دەیان هەیە کوردستانی داگیرکەن دەیان هەیە ئاو خاچی کوردستان داگیرکەن دوژمنان خەیاڵیان خاوە ئەو خەونەیە ئەگە دوژمنان دەیان هەیە بیبینن بە حیاتن نایبینن چۆن چەند ساڵە ئەو هێرشە لەسەر قەندیلی هەبووە هیچ وەختێکی قەندیل داگیر نەکرەوە ئێستاش بەو دژمنانە ناتوانن داگیریکەن ئەو خەونەیان ناتەدی بە هیچ شێوازێک خەڵکی دەبێ هەڵوێستی هەبێ کە مەسەلەن ورد و دروشت و پیر و جوان و بە هەموو لێیاکەوە دەبێ هەڵوێستی جەدیان هەبێ کە چیدی ئەو هێرشانە نەکەن بۆ سەرگەلی کورد بۆ سەر هەر چوار پارچەی کوردستان بۆ سەر گوندنشینان بۆ سەر خاک و ئاوی کوردستان هەموو ئاو خاکی کوردیان داگیر کرد هەموو ماڵ و عاڵی کوردیان تاڵان کرد هەروەها ڕز و باغی هاوڵاتیانیان سوتاند ماڵ و حاڵی هاوڵاتیانیان سوتاند هاوڵاتیانیان هەموو ئارە و دەربەدەرکردن لە هەر چوار لێەوە
جا داواکاریم هەیە لە سەرجەم گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان هەڵوێستی جەددیان هەبێ بێدەنگ نەبن قبول نەکەن هەروەها چالاکی بکەن ڕێپێوان بکەن بە هیچ شێوازێکدا لە داگیرکەران بە هیچ شێوازێکدا ڕانەوەستن بە هیچ شێوازێکدا بێدەنگ نەبن قبول نەکەن ئەو هێرشانە قبول نەکەن هەڵوێستی جەددیان هەبێ هەڵوێستیان هەبێ یعنی ڕێپێوان بکەن بچنە قەندیلی داواکاریم لێ هەن بچن ئەو شوێنەی کە تیارەکە لێدا بچن ئەلێ قەرغانی زیندوو دروستکەن بەرچاوی داگیرکەران نەهێڵن چی دیکە داگیرکەران ئاوا هێرش بکەنە سەر گەلی کورد ئێمە یعنی بە ڕۆح بە ژیان بە دڵ ئەمە درێژەدەری ڕێبازی شەیدانین ناهێڵین هەتا ڕحمان دەبەردابێ هەتا خوێنن دەڕێگەکاندا بجوڵێ ناهێڵین دوژمنان هێرشن کەنە سەرێ ناهێڵین دوژمنان ئیجازەیان پێ نادەین کە کوردستانیمان لێداگیرکەن ئیجازەیان پێ نادەین خاک و ئاوەکەمان لێداگیرکەن